هەر چوار دەورەی دوژمنی کووردە نانهێشتوە هیچ شتێ بکە. دووەم کورد وەک کەو وایە خۆخۆرە، هیچیان ئیتاعی ئەوێ دیکە ناکەن. لە قەدیمەوە هەروە بۆ ئێستاش هەروایە. من بە فکرم دێ زمانی پێشەوا و شێخ مەحموود و ئەوانە زمانی پێشەوا بەعزە عەشیرەتێک لە ئێرانە دەیانگوت ئێمە چۆن دوا مێزەر بەسەرێ بکەوین، چون لەگەڵ شا بەدزی پەیمانیان بەست و لەگەڵ شا کەوت. لەو عێراقا من بە فکرم دێ بابەکراغای پشدەری هەبوو لە پشدەر 24 سەعات 24 لیرەی مەعاش بوو لەلایەن ئینگلیسەوە بۆی ڕەگەڵ شێخ مەحموود نەکرد. ئێستاش کورد هەروایە، هیچیان ئیتاعی ئەوی دیکە ناکەن. وەڵڵا زەربەی لەوە داوە کە تا ئێستا نەبووە هیچ خەیانەتی ناوخۆی. لێرەدا کەس کوردێکی کە ناکاتە گەورەی خۆی، لەبەرەوەی کورد پێم وایە قەت نابێتە هیچ، چونکی ئیتاعی یەکتر ناکەن، بە قسەی یەکتر ناکەن. خەباتی چەکداری کوردی عێراق و کوردی تورکیەم زۆر پێ گەورە بوو، چونکی من لە 68ەوە لێرەم لە سلێمانیم. ئەو هەموو پێشمەرگە لە دەرەوە بوو، هەموو کوردستان چۆڵ کرابوو، یەک پێشمەرگە ژن ماڵی نەبەر بوو بۆ دەرەوە، هەمویان لە ناو شاردا بوون. مەسەلەن کوردی تورکیا تەماشاکە گلیرا یەک کەس جدی خۆی لەگەڵ نییە، هەمووی بێژن و ماڵە. بەس لە خەباتی کوردی ئێرانی ڕازی نیم کە هاتوون لە کۆیە دانیشتون هەموو ژن و ماڵەکانیان هێناوە، دوژمنیان لە هەموو کەس گەورەترە کە ئێرانە دەتوانی هەر لەوێدا ئیبادەیان بکە. ئەو هەموو ژن و ماڵە بۆ دێنی کە تۆ چەکداری و خەبات دەکەی. پێم ناخۆشە ئیوان. پێت وایە تورکیا توانای ئەوەی نییە یعنی شەڕی کورد بکا بۆیە شەڕی کورد بە کوردەڵە گەیشتی؟ داخر ئەوەی قازانسرا ئەوە نییەوە 30 ساڵە شەڕی کوردی تورکیا دەکات تا ئێستا هیچ پێ نەکراوە. لانە کوردەکان بازە لایەنێک مەجبور دەبن، چونکی تورکیا و ئێران و عێراق دوژمنی کوردە، مەجبورن بازە شتێکیان بە قسە بکەن. دەما ئەگەر بە قسەیان نەکەن لەوانەیە بۆ خۆشیان زەرد. وەڵڵاهی پەکەکە حیزبێکی زۆر ڕێک و پێکە، بەڵێ پەکەکە بیانوویە دەنا کوردی عێراقی ئەلحەمدولیلا ئێستا تۆزێک بوونە شتێک. بەس کوردی سووریا تورکیەک نای هەوێ کوردی سووریە وەکو کوردی عێراقی پێ بگا، بۆیە چوە داگیری کردووە. ئەمما ئەوەی کە حکوومەتەکانی دنیاش دەڵێن ئازادی هەمووی درۆیە، دەنا کەس لەسەر ئەو زڵمە بە جواب نێکە کوردی تورکیا کە تورکیا دەیکە لە عێراقی لە سووریا کەس وە دەنگ نایە، کەس جوابی نەدانەوە، هیچ حیزبێک جوابی نەدان. ئەگەر ببووە زۆر شتی چاک بوو. ئەوە بەواسطەی پێکاکاوە بوو لە ئەوروپا خەریکی ئەوە بوون، بەس هیچ حیزبێک جوابی نەدانەوە چ بکە. ئەگەر ببایە ئەگەر ببایە کورد دەبوو بەیەک یەکیان دەگرتەوە شتێک دەکرا تقریبن، بەس هیچ حیزبێک پشتیوانی لێ نەکردە. وڵاتانی دەستیان هەبووە، بەس باشە بۆ دەبێ وڵاتان دەستیان هەبێت تۆ قبوڵی بکەی، دەبێت کورد قبوڵی نەکە. ناوەڵڵا هیچ بەرژەوەندی نییە و وێرانەی نیشتیمانی تێدایە. بەرژەوەندی چی لێ پەروازەی لێ بە قسەی یەکتر نەکردن، ئەوە کەی بەرژەوەندی تێدایە؟ زەرەدی گەورە لەوەدایە. لە تاریخیشدا کورد هەر بۆ نەبووە نەبووە هیچ، چونکی پشتیوانی لە یەکتر نەکردووە.